لحديثك صحيح بخاري مسلم داهاتو بيغمري خوشويس صلى الله عليه وسلم دفرمي دواي اوي كخواي قرر فرماني كرت اوي بقت قرصايي دي مسقالك يا نيو مسقال خير وإيمان لدلي أبو لآقري دو زخر زقاري كان داري كان دروا أي أهلي بهشت هموي در أكريه أم جاد دقرينو بهماش ودلين خواي كاس نما خواي قرده فرمي برونو برون بو شفاعت يك لدوايك يشتاكو ملكسك هيا خوا ديو بيان خاته بهشتوا خواي قرده فرمي برون هر كسك تان بيني لدو زخدا أهلي شريك بخوا بالرياردان نبو مشرك نبو هر کەسێک تان بینی هەر تاوانێتری هەبێت مادەم کافر و مشریک نەبێت هەر کەسێک تان بینی لە دۆزەخدا بەقەت قورسایی مسقالە زەڕەیەک دەنکە گەردیلەیەک مسقالە زەڕە هەندێک دەڵێن ئەو شتێکە بە چاو نابینرێ هەندێک دەڵێن ئا پەنجەرە جاری وایە خۆرێک لێ ئێدا شتێ ورد ئەبینیت هەندێک دەڵێن ئەوەیە هەندێک دەڵێن مێرولەی بچووکە ئاخر بچووک مێرولە لە هەمووی بچووکەکان مێرولەیە کەس مێرولە هەیە زۆر بچووکە هەر کەسێکتان بینی بەقەت وەزن و قورسایی و قەبارەی مێرولەیەک و مسقالە زەڕەیەک مێرولەیەکی بچووک ئیمان و خێر لە دڵیا بوو لە ئاگری دۆزەخ ڕزگاری کەن ئەوانیش دەڕۆن ئەوەی بەقەت قورسایی و وەزن و قەبارەی مێرولەیەکی بچووک مسقالە زەڕە و دەنکە گەردیلەیەک خێر و ئیمان لە دڵیا بێ هەمووی دەرئەکەنە دەرەوە بە ئەمری خوا بە ئیزنی خوا ئیمانداران ئەوە دەکەن کەواتە ئیمانداران شەفاعەت دەکەن بۆ کێ بۆ کەسی تاوانبار بۆ کەسانی کە مستحق و دووچاری ئاگری دۆزەخ بوونە دەگەڕێن و دەڵێن ئەی پەروەردگار ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هیچ کەسێکمان نەهێشتەوە هەموویمان دەرهێنا بۆیە سوێن بەخوا ڕۆژێک دێت ئەو ئیمانت ئەو خێر و چاکەی کە ئەنجامت داوە دڵخۆشت دەکات بەڵێ خوای گەورە دەفەرمێ بڕۆن دەریانکەن هەموویان دەرئەکەن ئەوەی بەقەت مسقالە زەڕەیەک خێر و چاکە و ئیمان لە دڵیا بێ بە فەرمانی خوا دەرئەکرێ لە ئاگری دۆزەخ مادەم لە دنیادا خوای بە تاک و تەنها پەرست بێ یاخود عیبادەتیشی بۆ خوا نەکرد بێ لە حاڵەتێک وەک باسێکی ئینشاءڵڵا بەس بۆ مەرجە شەریکی بۆ خوا بڕیار نەدا بێ خوای بە تاک و تەنها پەرست بێ